سڵاتان لەبێت ئازیزان و خۆشەویستان بەخێر بێن بۆ کۆرسی نێتوەرک پلەس. لەوانەکەی ڕابردوو باسی MPLS-مان کرد کە گوتمان شێوازی کارکردنی چۆنە و هەروەها کاتێک دەڵێین لیبڵ بەکاردەهێنێت ئیشی لیبڵ چییە؟ کە گوتمان بە زیاتی ئەوەی کە IP بەکاربهێنێ لە نێوان ڕاوتەرەکان بەڵکو ژمارەیەک بەکاردەهێنن، پاشان لە کۆتایی IP-ەکە دەداتە کۆمپیوتەرەکە تاکو و پرۆسێسەکە خێراتر بی. ئێستا ئێمە لەم ڤیددیۆیە بە تایبەتی فۆکس دەخینە سەر ئەوەی کە MPLS هەیدەر چی تێدایە. وەک دەزانن هەموو دەتایەک کاتێک ئێمە لە ڤیددیۆکەی ڕابردوو کە گوتمان پاکێتێک کاتێک دەڕوا واتە یەکەی بنەرەتی داتا پێک دێ لە هێدەر، واتە دەتانن بڵێن سەردێر لە سەرێکی داتا لایەرانەی تێدایە، لایەری دووت هەیە، لایەری سێشت هەیە. باشە کاتێک دەڵین MPLS لە لایەری 2.5 ئیش دەکا. لە ڤیددیۆکانی داهاتوو ئینشاڵڵا باسی OSI مۆدێڵ دەکەین کە لە چەند لایەر پێک هاتبەوە هەروەها هەر لایەرە کاری چییە. بەڵام وەکو MPLS پێویستە کە بزانن لە لایەری 2.5 ئیش دەکا، واتە لە IP تێناگە چونکە IP ئەدرێس لە لایەری سێ لە نێتوەرک لایەرە. باشە و هەروەها خۆی لە ناوڕاستیانە لێرەیە، سیرکەن لێرەیە ڕسمەکەشتان بۆ دادەنێ لە 2.5 یعنی نەدەگاتە سێ و نە بخۆشی لە 2 ئیش دەکاتن، بەڵکو لە ناوڕاستیانە. ئەوە MPLS هەرخۆی کاتێک دەڵێن 2.5 واتە 2.5 ینی لایەری 2.5 واتە MPLS. زۆر گرنگە ئەوەی بزانی کە MPLS لە 2.5 ئیش. ئێستا ئێمە بین بزانین MPLS هێدەر سەرەکەی MPLS چی تێدایە، لە چەند شت پێک دێ. سەرەتا ئەوە بۆ نمونە بەشی MPLS دادنین، یەکەم شت the label value مان هەیە. با ڕسمی بکەم بۆکە بۆ نمونە ئەوە ئەوەندەی دەدەینە the label value. the label value ئەوە the label value واتە قیمەتی لیبڵەکە کە گوتمان لیبڵ ژمارەیە بە جیاتیەوەی کە IP بەکاربێ ژمارەیەک بەکاردێ لە نێوان ڕاوتەرەکە. the label value 20 بتی هەیە، 20 بتی هەیە. باشە 20 بت. the label value ئیشی ئەوەیە ژمارەیەک تەرخان بکاتن بۆ MPLS تاکو ئەو ژمارەیە بەکاربهێنیتن لە نێوان ڕاوتەرەکان. نمونە با نمونەیەک بینین، بۆ نمونە سێ ڕاوتەرمان هەیە. باشە ئەوە سێ ڕاوتەرتان بۆ دروست دەکەم ئێستا لێرە. ڕاوتەر ئەوە سێبی، ڕاوتەری دوو و ڕاوتەر یەک دوو سێ ڕاوتەردان هەیە. باشە کاتێک داتایەکە لە ڕاوتەری یەکەم دەڕواتە دووەم، لە ڕاوتەری یەکەم خۆی قیمەتە چیدایتە IP-ئەکە، یعنی بە جیاتی IP لە پاڵ IP قیمەتێک دەداتن کە لە نێوان خۆیان ئیشی پێ بکەن. بۆ نمونە لێرە 100. باشە لێرە 100. کاتێک ئەو 100 دەگاتە ڕاوتەری دووەم، ڕاوتەری دووەم دەڵێ ئێستا ڕێگای تۆ دەگۆڕێ دەبێ تۆ 200 بەکاربهێنی، 100ەکە دەڕوا 200 لێرە دەبێت. ژمارەیەکی تۆماتیک دەداتە MPLS. ئەو 200 کاکو دەگاتە ڕاوتەری سێم، ڕاوتەری سێم 200ەکە دەگۆڕێ بۆ نمونە دەکاتە 280. یعنی ڕاستە خۆی 200ەکەی وەرگرت ڕاوتەری سێم بەس ژمارەکەی دەگۆڕێتە. ئەوە ئەو ژمارەیە کە دەیبینن کە قیمەتی MPLS-ە کە لە کۆتایی لە ڤیددیۆکە ڕابردوو باسمان کرد کە گوتمان لە کۆتایی ڕاوتەرێک هەیە کە وەکو دەواازەیەک ئیش دەکاتن، لیبڵ هەر دەگریتن و لیبڵ دادەدێن. فلێرە کاتێک 280 بۆ دێتن، ئەوە 280 بۆ هات بۆ نمونە، لێرە چ دەکاتن؟ ئەو 280 ڕەش دەکاتەوە تەنها IP ئەدرێسەکە دەنێریتە کۆمپیوتەرەکە.
باشە فوەک دەبینن ژمارەکان لێرە لە گۆڕانکاریدانا باش ئەوە ئیشی لە لەیبڵ ڤالیوە ئەوە ئیشی وەیە کە 20 بتی هەیە کە ژمارەیەک تەرخان بکاتن تاکو ئیش بکاتن لە پاڵ IP ئەدرێس باشە لەیبڵ تێگەیشتین لەیبڵ ڤالیو واتە قیمەتی لەیبڵەکە دێنە سەر دووەم ئێکسپریمنتڵمان هەیە وەک دەبینن ئێستا بەشێک بۆی تەرخان دەکەین ئێکسپریمنتڵ کە بە EX پی دەناسرێ EXP ئێکسپریمنتڵ کاری وەی چێ ئێکسپریمنتڵ زۆر بە ئاسانی کاری وی quality of service حەز دەکەن با بنووسین لێرە quality of service quality of service چییە؟ لە وانەکانی داهاتوو باسی دەکەین ئینشاءڵڵا بە شێوازێکی زۆر بەوردی وەڵام بە کورتی quality of service تۆ هەندێک جار پێویستت بەوەیە بەڵکو زۆر جار پێویستت بەوەیە کە هەندێک شت لە داتا شێوازی داتا گرنگیەکی تایبەتی هەبێت لە داتایەکانی تر واتە شێوازێک لە داتا گرنگترە لە شێوازەکانی تر نمونە بۆ نمونە هەندێک جار پەیوەندی تەلیفۆنی دەبێت گرنگیەکەی زۆ زیاتر بی لە ڤیددیۆ چونکە وەک دەزانن دەنگ ئەگە تاخیربوونی زۆی لە خۆوە بینی تاخیر بوو دەنگەکە یاخود تەشویش و ناڕێکیەک لە دەنگ پەیدا بوو دەنگەکە نابیسترێ و بۆیە دەنگ زۆر گرنگە و هەندێک جار پێویستت بەوەیە کە ڤیددیۆ گرنگی هەبیتن چونکە بۆ نمونە تۆ دوو کۆمپانیا دوو لە قوتوو شوێن میتینگ دەکەن بە ئۆنلاین لەو کاتە پێویستە دەنگ و ڤیددیۆیەکە گرنگ بی لەسەر پرۆتۆکۆڵەکانی دیکە بۆ نمونە کەسێک گەیمینگ دەکاتن بۆ نمونە کەسێک ویندۆزەکەی خۆی ئەپدێت دەکات ئێمە چ دەکەین ئەپدێتەکەی وی خاو دەکەین بەڵکو گرنگی دەدەین بە دەنگ و ڤیددیۆ ئەوە کاری quality of service کە گرنگترین کارە لە MPLS ئەو بەشە ئیشی لێ دەکا باشە ئێکسپریمنتڵ ئیشی لێ دەکا کە سێ بتی هەیە ئەوە باسی ئەکسپریمنتڵ کرد بابینە سەر سێم کە پێی دەڵێن بگورن bottom of stack ئیشی چییە بە بەشێکی بۆ دیاری بکەین کار پێکاتوە لە یەک بت ئەوە bottom of stack بە ئێز دەناسرێت باشە و هەروەها خۆی یەک بتە ئەو ئێستا ئیشی چییە ئەو ئێستا ئیشی ئەوەیە بە ئاسانی کاتێک داتا دەڕوە بۆ ڕاوتەر حیساب بکەن ئەوە ڕاوتەرە لە پێش کاتێک داتا دەڕوە بۆ ڕاوتەر پێویستە ئەو داتایە بە ڕاوتەرەکە بڵێ کاکە من کۆتا داتامە ئاخیرەکەمە یاخود داتای دیکە لە پشتم هەیە وادێ ئەو پرۆسێسە ڕاوتەر پێویستە بزانیتن کە ئایا تۆ کۆتا داتای کۆتا پاکێتی ئەین بۆ نمونەوە پاکێتێک ئەوە داتایەکە یەکەی بنەرەتێکی داتایە ئەموو داتایەکە نییە سۆزان داتا لە چەند پاکێتێک پێک دێت بۆ نمونە ڕاوتەر پێویستە بزانیتن ئایا داتای دیکە لە پشتی تووە هەیە بۆم بێ یاخود تۆ کۆتایت فەلێرە ئەو ئێسا bottom of stack چۆن پێ دەڵێ بە دوو ژمارە پێ دەڵێ ژمارە یەکەمیان سفرە کە سفریش هەر ئیش دەکە ئاگادار سفریش ئیشی خۆی هەیە لێرە و یەکمان هەیە سفر مانای چییە مانای ئەوەیە بەڵێ داتای دیکە هەیە و بۆ دێ داتای دیکە هەیە من کۆتا داتا نیم بە سفر دەست نیشان دەکرێت واتە داتای تر هەیە یەک مانای چییە دەڵێ کۆتا داتا بەڕاوتەر دەڵێ من کۆتا داتامە داتای دیکە لە پشتی من نییە ئەوە ینی من ئەوە بەشی خۆم بوو ژمارەیەک دەست نیشان دەکرێت کە ئەوە خۆی ئاخیر داتایە فەلێرە نووسی کۆتا داتا ئیشی وەی ئەوەیە bottom of stack لە دووشت هەیە دووشت پێک دێ ئایا داتای دیکەی ماوە یاخود کۆتا داتایە تاکو بەڕاوتەر بڵێ یعنی بۆ نمونە داتایەکە کە دێتە ئێرە سفرە باشە ڕاوتەری سێم لێی دەپرسی دەڵێ داتای دیکەت ماوە دەڵێ بڵێ داتای دیکە لە پشتی من هەیە
وادێن بەڕێوە کاتێک ئەوەیان دەگاتە ئێرە ئاخیر پاکێت دەگاتە ئێرە دەبتە چەند دەبتە 1 دەڵێ من کۆتا داتاوە داتای دیکە لە پشتی من نییە تەواو باشە ئەوە باسی بۆتم ئۆبستاکمان کرد شتێکی دیکە ماوە کە پێی دەڵێن time to life واتە کاتی ژیانی ینی چەندە ژێتن ئەو داتایە بە شێوازێکی دیکە پێتان بڵێم ئەکسپایر بوو کەی ئەو داتایە ئەکسپایر دەوی ئەوە ئیشیوی ئەوەیە بەشێکی بۆ دادنەی باشە time to life TTL مانای چی TTL time to life کاتی مانەوەی بە شێوازێکی دیکە پێتان بڵێم کاتی ئەکسپایر بوونی چونکە داتا کاتێک لە نێوان ڕاوتەرەکان هاتوو چۆ دەکا ئەگەر تایم فڵایڤی نەبیتن داتایەکە دەبێتە لوپ باک ئەو هێمایە لێ دروست دەبی کاتێک پێی دڵین ئەوە لوپ باکە واتە ئینفینیتیەن بە شێوازێکی دیکە داتایەکە ئەکسپایر بوونی نییە فەلێرە دەبێتە باڵ هەرگرتنێک باڵگرانیەک لەسەر ڕاوتەرەکان چونکە ئەو داتایە کاتە چی ئەکسپایر بوونی نییە فبۆیە تاکو ئێمە ئەو مشکلەیەمان بۆ دروست نەبێ مشکلەی ئەوەی کە داتا هەردەم بسوڕێتەوە لە ناو ڕاوتەرەکان ئێمە TTLمان هەیە کە پێی دەڵێن time to life ئیشی چۆنە ئیشی زۆر بەسیتە تەنها ئەوەیە کاتێک دیاری دەکا بۆ آیپیەکە نمونە سیرکە بۆ نمونە داتایەکە لە ڕاوتەری یەکەم دەڕوا تاکو ڕاوتەری چوارە ئەو ڕاوتەری چوارەمە ئەوە ڕاوتەری چوارەمە باشە کاتێک داتایەکە لە ڕاوتەری یەکەم دێ بۆ ڕاوتەری چارەم تۆماتیک لێکەمەوە خۆی کاتی ئەکسپایربوونی دەداتێت بۆ نمونە لێرە چوارە باشە پاشە لە ڕاوتەری دووەم دەبێتە سێ لە ڕاوتەری سێم لێرە دەبێتە دوو باشە چوار سێ دوو لەو ڕاوتەرە دەبێتە یەک کاتێک دەگاتە کۆمپیوتەرەکە دەبتە سفر کەواتە داتایەکە کاتە گەیشتە کۆمپیوتەرەکە ئەکسپایر بوو تەواو ئەو کاتە کاتی دیاریکردنی کۆتایی پێهێنانی داتایەکە TTL مەسوولیەتی هەردەگری باشە کە پێی دەڵێن time to life واتە ئەو داتایە چەندە ژیە کاتی ئەکسپایر بوونەکەی چەندە چەند بت لە خۆ دەگریتن هەشت بت لە خۆ دەگری TTL هەشت بکە باشە هەشت بت گەر ئێمە هەستین ئەو بتانە کۆکەینەوە ئەوە کە 20 بتمان هەیە 3 بتمان هەیە 1 بتمان هەیە 8 بتمان ئەوانە کۆکەینەوە چەندمان بۆ دەردەچی 32 بتمان بۆ دەردەچی باشە پێی دڵین بت 32 بت چەند بایت دەکاتن دەکاتە 4 بایت 4 بایت چونکە 8 بتەک دەکاتە 1 بایت کەواتە 32 لە 4 8 پێک دێ دەکاتە 4 بایت باشە ئەوە گرنگەکە بیزارە خۆی زیاتر گرنگە کە بزانن MPLS هێدەرەکەی لە 32 بت پێک دێ باشە بت نەک بایت بت بەڵکو دەکاتە 4 بایت باشە ئەوە سەبارەت بە بەشی بتەکە چکە بەشی بتەکانجی گرنگە بزانێ کاتێک پێت دەڵێ لەیبڵ چەند بتی هەیە لە MPLS 20 بتی هەیە ئەکسپریمنتۆڵ چەند بتی هەیە 3 بتی هەیە باشە و هەروەها S کە گوتمان بۆتەم ئۆفستاک چەند بتی هەیە 1 بتی هەیە باشە TTL time to life چەند بتی هەیە 8 بتی هەیە ئەوە زۆر گرنگە لە بتەکان ئێوە بزانن بە شێوازێکی گشتی ئەوە MPLS هێدەر بوو ئێمە لەم وانەیە باسی چەند شتمان کرد باسی ئەوەمان کرد کە MPLS لایەری 2.5 ئیش دەکە و هەروەها باسی هێدەری MPLSمان کرد کە گوتمان خۆی لە ناوڕاستە MPLS باشە و هەروەها باسی گشت بەشەکانی MPLS هێدەرمان کرد the label value experimental گوتمان bottom of stack و TTL time to life هیوادارم
لەم وانەیە سوتان بینی بێت ئەتان بینمەوە لەوانەکانی تیکە لەسەر بابەتێکی جیاواز خوداتان لەگەڵ.